حکوومەتی تورکیای کەوتۆتە گیانی کوردی بۆ دەبێ بکەویتە گیانی کوردی بۆ دەبێ دەوڵەتەوا لەمە بکەن ئەمە هیچ کێشەیەکمان نییە بۆ هیچ دەوڵەتێکی داگیرکاری نییە وە چاون لە هەردی کەس نییە چاون لە ماڵی کەس نییە ئەوانە بە هەموو جوورەوە ئێرش دەکەنە سەر ئێمە و ئێمە قڕ دەکەن و تا ئێستا تورکیا وازی نەهیناوە تقریبەی ئەوە 7 ساڵە هجووم دەکات بۆ سەر کوردستانی ما ئێمە هیچ تاوانێکمان نییە بەرامبەری هەر ئەو تاوان دەکات ئەویش ئیشاڵا ڕۆژێک دەبێ وەکو ئەوانە سەرنەگوم دەبێ یان بۆ هیچ هەڵوەستێکیان نابێ لەبەرەوەی ئەمریکا ڕێگای پێدا ئەمریکاش ڕێگای پێدا کەسێکی دیکە نییە لەوێ بلێ وڵا وەکو کوردەکانی مە بلێ وڵا نابێ ئەوانیش خەدرێ دەکەن ئەوانیش دەبێ بێنە سەر دەخات دەبێ بێنە هەڵوێستیان نەبێ دەبێ داوا بکەن بۆ گەری کورد هەموویشە لە قوربەسەری دابێ بەڵام کەس نییە لە کوردی پرسیتەوە کەس نییە ئەوەی کورتەگە بە خۆی ئەگە لە خۆ بپرسنەوەیش هەمویان نا هندێکیان لە خۆ دەپرسنەوە نەکەمەوە وەکو دەیبینینەوە تا باشوور ئەوە تا باکوورەوە تا ڕۆژهەڵات و تاوانەیەک چی تەماشای دەکەی هەر هیچ کەس لە خۆی ناپرسیتەوە بە کوردی تورکیا و ئاواڵەکانیشی بەڕاستی ئیمپریالیزمی وەکو ئەمریکا و بەریتانیا و وڵاتە زلێزەکان بەگشتی ینی کە بەڕاستی مەوقیفیان نیە بە ڕەفیقێکی خوان گەرچێکی کوشندا لە دەربارەی نەتەوەیەک بەکاردێنی گەنەتەوەی کووردە بەداخەوەگە ئێمە کەسمان دۆست نییە لە ناو خۆشماندا دۆستی خۆمان نین ینی ئەوە شتێکی زۆر خراپە ینی زۆر خەڵک هەیە ئاراستەکراوە حەیف ینی لە ناو کووردا بەڕاستی تاکەنگی ئاراستەکراو بین بەرامبەر بە نەتەوەی خۆمان بەداخەوە ینی دەبووە لە هەر لەو دەستپێکی داگەر ئەو مەسەلە پێشنیار و داخوانی دەدا دەبووە هەڵوێستیان هەبا هاتبان بۆ لانی کە فەحسی شوێنەکان کردبا یعنی کە ئەوە چەکی کیمیایی لە چەندی شوێن بەدایان هەواڵ شەید کراون یعنی لە شوێنەکان کۆمەڵکوش کراون ینی ئەگەر جوندێکی خوان بە زۆر لە مێژوو بەهانایەوە دەچون بەڵام ئەگەر میلەتە قڕبێ یعنی ئامادەنێ میلیۆنی ینی نەتەوەیەکی 40 میلیۆنی هەموو ئەردۆغان بۆ چەکەی بکوژی ئامادەنی نەبچن بچووکتنی فەحسی بۆ بکەن ینی هەردار و بەردەکەی فەحسکەن داخوا چەکی کیمیایی چەکی کیمیایی نیە ئەنی خۆ ئەوە بەر حالەمی ئاشکرا ینی دەڵێگە کوردێک لە هەر کوێیەک دروست بێ ئەمە دژایەتی دەکەم